ئەم بخۆم موالید نەوەتم لە قەدیم و لە کەلەکچی دانەنیشم بەڕاستی کەلەکچی لە ڕێژەی شارەوانی وەلحەمدە گەلێ باشە بەس پارکی نییە گەلێ جێگەی حەسانەوەی نییە لە کەلەکی جاحێر بشتە هەیە دابنیشێ ڕاستی خودێ نەکو بۆ هەمی ناحیەکۆ لە ئەمی لایەکۆ بۆ حکومت بۆ کەلەکی باشە بەڕاستی بەس کەم تەرخیش کەم تەرەخەمیشی هەیە زۆر بەلایەن نندێکەوە لە ڕووی پارکەوە گلەیتان هەیە یعنی دەبوشێنە بۆ جاحیل بەڕاستی بۆ جاحیل حەسانەوە نییە جاحیل هەرندێک لە جەیەک دانەنیشێ لە کەلەکیەوە زۆر کەم تەرخەمیە لە کافتریا زۆر کەمتر دەبێت لە هەمی جێگە بەڕاستیەگەر مەسەر جێگەی حەسانەوە هەبێت جەماعەت خۆی دانەنیشی لە جێگەی لە پارکێکەوە ناوەڵە مەجبور نەکریاگەم بشمە کافتریا و نەرگیلە و تشتیەوانە بکێشم لە ڕووی شەقامەوە چۆنەکە بە خودی شەقامان نییە ڕاستی خودێش بۆ شەقام بۆیانە زۆر کەم تەرخەمە ڕاستی خودی بەڕاستی بۆیە حکوومەتمان بۆ یەک کەم تەرخەمە بەڕاستی بەسێ دیدی بەلایەن شارەوانی و چارەسەر دەکرێتەوەوانە لە ڕووی کارەباوە وەڵڵە کارەبامان نییە بە خوددا کارەبامان نییە ڕاستی خودی هەمی مۆلیدە شۆل دەکا کارەبا نییە داواکاری چییە لە کاریمان لە حکوومەتێک کارەبامان باشکە ڕاستی خودی خەلکەلەکی لەگە بیە هاوین کارەبای سفرە نییە بەبێ کارەبایە حسێ بکە لە ڕووی تەندروستیەوە بە خوددا تەندروستیمانیش باش نییە ڕاستی دەبێ مالێرە سەر بگرین بشنە شێخان بۆ تەندروستی حاڵەتێکی تەواری هەبی لە کەلاتی تەواری هەبێ لێرە تەواری ناگاشتە شێخان تەمام دەبێت ڕاستی بۆەوە کەلەکچی نییە دەبی بستنە قەزای شێخ هەریوەڵە بۆەوە نییە ڕاستی خودێ بیلا بچێ قەزای شێخان بۆەوە بەڕاستی بەولایە گەلێک کەم تەرخەمە مەسەر بۆ شۆر